سلااوتان لێبیتن ئەوڕۆکە حەزمێت شتێکتان پێشاندەم ئێستا بوهار دیسان دەستی پێکردیە خەڵک ماندیە بەردەوام ماندیە و هیلاکە چ دەتانی بکەن چ چارەسەری هەیە یانیشلون من خەڵک هەر بەخۆی بەردەوام هەر ماندیە چ دەتانی بکاتن چ دەتانی بەکاربین شتێک ئەوی بە سوودە و زەرەری نەبیتن خۆی سەرەتانی لە نمونە کۆفی بخۆی نەوە چایەکی بخۆی ڕێدبولی خێ و شتان بەچەوانە هەموو وچی بلێ زەرەرە لە زیاتی خازانست شتێکی دیمان هەیە ئەوەیان نەخێر ئەوە خیر نییە ئەوە پێی دەڵێن هیمالیان شیلاجین ئەوە لە شاخەکان دروست دەبیتن دەبیت تقریبان شاخەکە 1000 متر بڵند بیتن لە هیمالایە لە کیرگستان کەزاخستان لەو منتقانە چا دەبیتن پێش دەلێن ئالەساس ئارەقەی شاخیە یان خینی شاخیە یانیش دەلێن ڕوونی شاخیە شتێکی زۆر باشە لۆ نەفەریش لۆ نمونە ئەوی دەڵێن لۆ ڕیاضی دەکەن سعاتێک پێشوەخت لە پێش بڕۆن ڕیاضی بکەن دەتانن ئەوەی بەکاربینن تااقەتی ماشەڵا زۆر بە تااقەت دەبن زۆر بە ئاسانی دەتان ڕاضەکە بکەن یانیش نەفەر ئەویی گوتمان ئەوی بێ تااقەتە دەتانی ئەوەی بەکاربینیتن ئێستان پێشانتان دەدەم کو دەتانن ئەوەی بەکاربینن و بخۆن اوكي ساقة تماشي بكن تقريبا هوندا زورنيا دكينا ناو اوانا شي و دكينا توس با ئاو چیش حاضر دەکەین ئاوکە بەس دەبی شێرتێن بی بە هیچ نوعی نابی گەرم بیتن ئەوەش دەتانن هەموو ڕۆژێ بەکاربێنن ینی بێخەم بن بەخۆشی زۆر ئاسنی تێدا یەکەمین دووەمین هەموو نەوع مینەرالێکی تێدایە ئێستا پاودرەکەیە ئەگە تەماشەش بکەن ئێستا زیاتر کاویە لە زیاتی ڕەش شیلاجینیش بەخۆی ئانتی باکتریەلیە یعنی ئەگەر بخۆنەوەش لۆ نمە ڕاضەتان کردیە جاربار هەموو کەڵمان دێشیتن زۆر ناخۆشە لە ڕۆژی دواتر ئەوەی دەتانین بخۆن یارمەتیتان دەکا ئەو ئازارەی زۆر کەمتر بەیان لاباتن شتێکیش دەتان بکەن لۆ نمونە ئەگەر حەستە لینیە بخۆن دەتانن لەگە ڕوونی تێکەڵکەن بزەبت بەو نوعی ڕوونەکە بەس قیچە گەرمی دەکەن لە قەڵبی خۆتان دەدەن ئەویش ئازارەکەی لا دەبا شتێکی دیش نەفەر ئەوی لۆ نمونە هێسکیشکایە ئەوە زۆر یارمەتیتان دەکاتن هێسکەکە زووتر چابیتەوە ئازاری هێسکی ئێستا لۆ نمونە لەو شوێنانە هەموو ئازارتان هەیە دەتانن لەگە ڕوونەکەی لێدەن ئازارەکەی بە زووترین کات لا دەباتن ئەو ئێستا شیرتێن بوو تێرەکەین هەر حیساب بکە وچی چایەکی لێ دێتن تامەکەی کچێک تاڵە ئەگەر حەستان لە تاڵیەکەی نییە دەتانن هەنجوینی شتێکن بەستەماشەیەکەن هەنجوینێکی ئەسلی بیتن هەموو ڕۆژێ سپەینان و لە خۆتان نیوڕانان یەک گڵاسی بخۆن و تااقەتان زیاتر دەوێتەوە لەو وەختەی شەویستە بوهارە ئەوی هەموو خەڵک بێ تااقەتە سلااو ڕێزم هەیە